بەگومان کۆمەڵی دادگەری گرنگی بە سەررجەم سێکتەر و هەروەها سەررجەم چین و توێژەکاندا و منداڵانیشێکن لەو چین و توێژانەی کە کۆمەڵی دادگەری لە پلان و پرۆژە و هەروها خزمەتکردنەکانیاندا گرنگێکی زۆریان پێداوە. ئێمە ئەمڕۆ باس لە کار و هەروەها ئەو چالاکیانەی کۆمەڵی دادگەری دەکەین کە لە خزمەت منداڵاندا ئەنجامیاندا و هەروەها بزانین پلان و پرۆژەی داهاتویان چی ئەبێت بۆ ئەوەی کە کاری و خزمەتی منداڵان و نەوجەوانان بکەن. ئێمە گفتوگوی ئەمدا بابەتا دەکەین بە میوانداری پەروین نەجمەدین بەرپرسی دەستگای خێرخوازی سۆمای چاوان وهروەها مەهاباد عەبدول ئەنجامی ڕێکخراوی خوشکانی کوردستان کە لە ستۆدیۆ هەردووکیان لەگەڵماندا. زۆر بەخێر مامۆسایان. زۆر بەخێر بێن سەد چاوان. خێر بن یەخۆ. مامۆستا پەروین با لە بەڕێستەوە دەست پێکەم یەخۆ بەخێر بیت. ئایا کار و چالاکیەکانی سۆمای چاوان و ڕێکخراوی سۆمای چاوان خۆی لە چیا ئەبینێتەوە و چەندێکە ئەم ڕێکخراوە دەستی بە کار و چالاکیەکانی کردووە؟ بەڵێ بەناوی خوای گەورە سپاس بۆ میوانداریتان. یەخۆ بەخێر بێ. دەستگای سۆمای چاوان لە ساڵی 2007ەوە خزمەتەکانی دەست پێ کردووە. ئەلبەت لە شاری سلێمانیەوە بە سندوقێکی بچووک دەستمان پێ کرد کە خۆی کۆمەڵی دادگەری هەر بە خێرخوازی خۆی ناسراوە. خێرخوازیەکان هەبوون لێرە و لێ بۆ مناڵانی بێباوەک. ئێمە شەسان دروستکردنی ئەم دەستگایە بۆ کۆکردنەوە و ڕێخستنی دواتر پەلی هاوێشتووە بۆ زۆربەی شار و شارچکەکانی کوردستان. ئەم دەستگایە دوو مەهامی سەرەکی هەیە. بەعدێکی دارایی هەیە بۆ هاوکاریکردنی مناڵی بێباوک بە شێوازی جۆراوجۆر و بەعدێکی پەروەردەیی هەیە بۆ مناڵەکان لە زۆربەی بوارەکانی ژیانیانە بۆ هاوکاریکردنی دایکەکانیان. جاری وایە دایکەکانیان تەمەنێکی کەمی هەیە، ئەزمموی کەمی هەیە، خۆی هەرکە هاوسەری نامێنێ خەم و خەفەتێک ڕوویتیەکە باری سەرشانی قورسە بێ. ئێمەمانەوێ لە هەردوو ڕووەکەوە تۆزێباری سەرشانی ئەو دایکە کەم بکەینەوە، هەم پاڵپش بین بۆ مناڵەکان بۆ ژیانێکی تەندروست و ئاسایی بەڕێوەبەر. کۆمەڵی دادگەری چۆن پاڵپشت و هاوکار بوو بۆی کە ئێوە پرۆژەکانتان سەر بکەوێت و وەکو قەڵایەک لە پشتەوە بێت بۆی کە بتوان ئێوە باشتر ینی کارەکانتان جێبەجێ بکەن؟ ئێمە لە زۆر بوارە استفادەمان کردویان لە کۆمەڵی دادگەری پاڵپشتی کردوین، هەم لە ڕووی ڕاگەیاندن بێ، هەم لە ڕووی دارایی بێ، هەم لە ڕووی ئەو شێوازی بەڕێوەبردننی بێ، هەم لایەنی ئەمنی بێ. بەو شێوازانە پاڵپشتمان بوون، یعنی هەر شتێکمان ڕۆ لێ نابن ڕەتیان نەکردوێتەوە. مامۆستا مەهاباد بەمە لای تۆ ئایا بۆچی کۆمەڵی دادگەری گرنگی بە چینی منداڵ و نێوجەوانان دەدات و هەروەها لە نێویشاندا لایەنی پەروەردە و هاوکاریکردنی منداڵ؟ بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بە سپاس بۆ هەڵبەتە یەکێ لەو چین و توێژانەی کە بەڕاستی بناغی کۆمەڵگەن مناڵە ئەویش لە ڕووی پەروەردەییانەوە. پەروەردە بناغی دروستی هەر تاکێکە. ئەگەر تۆ تاکێکی تەندروست پەروەردەکەیت و کاتە کۆمەلگایکی تەندروستیش بەرهەم ئێنی بۆ کۆمەلگا. پەروەردەش فراڕەهەندە، ینی هەر پەروەردەی تاک لە ڕووی دەرونیەوە، هەم پەروەردەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە. چونکە بەڕاستی تۆ کە مناڵ پەروەردەکردە گەنج و پەروەردەکردە تاکە پەروەردەکرد ئەو کاتە فێری ڕێزگرتن یەکەی، فێری دڵسۆزی ئەەکەی، فێری لێبوردەیی ئەەکەی. ئەمانە ئەو ڕەهەندە جوانانن کە بەڕاستی واکات تۆ لە کۆمەڵگە شاڕەنگ بداتەوە بێخەمبی لەوەی کە تۆ تاکێکی تەندروست و جوانت پەروەردەکردە بۆ ناو کۆمەڵگە. باشە لە کێکەوە کۆمەڵی دادگەری هەستی کردووە کە پێویستە گرنگی بەم چینە بدات و بەم توێژە بدات؟ ئەتوان بڵم لە سەرەتایی دروست بوونی کۆمەڵی دادگەریەوە یەکێ لەو چینانەی کە بەڕاستی گرنگی پیاوە مناڵان بووە. ئێمە لە هەموو ئەنجومەنەکانە لە هەموو لەقەکانە بەشی مناڵانمان هەبووە. خۆشبەختانە هەر بۆنەیەک هەر مناسبەتێک پێویست بە مناڵەوە بە زۆر بە گرنگی ئیشمان لەسەر کردووە، کارمان لەسەر کردووە. یەکێ لەو کارانی کە ئیشمان لەسەر کردووە بابەتی پشووەکانە، ینی جگەل لە بابەتی خوێندن کە خۆیان سەرقاڵن هەر مناڵێک بە خوێندن و بە بابەتی خوێندن و قوتابخانەی خۆیەوانیم کارمان کردووە. لەگەڵ پشووە ئێمە
قۆناغی پەروەردەی دەست پێ بکەین لە ڕێگەی خول و دەوراتەوە بۆ مناڵان بۆ پێگەیاندنیان بۆی ئەو فەراغەیە کە هەیەە لە پشی هاوینە ئێمە بتوانین لەو ڕێگەەوە پڕیکەینەوە هەر لە سەرەتای دروستبوونی کۆمەڵی دادگەریەوە کاری بناغی کاری ئێمەش بووە بۆ پەروەردەی مناڵ. بەڵێ دادەپەروین لە حیزبەکانی دیکەیە بە جۆرە جۆرەکان ڕێکخراوەکان ئەو شتانی کە هەن بۆ مەرامی سیاسی خۆیان یاخود بۆ گەورەکردنی حیزب بەکاری هێنێتە داخولی زۆری تێدا ئەگرێ ینی بە ئاشرا ئەمە بوونی هەیە لە نێو کۆمەڵی دادگەریدا ئەمە هەبوونی هەبووە کە بە جۆرە جۆرەکان بێوێ سیاسەتی خۆی لەم ڕێگەیەوە بکایان وەکو ڕێکخراوانی وەکو ڕێکخراو حیزبی دیکە دەنگ بەدەست بێنێ یانەوە تا بێلایەنانە و سەر بەخۆ ئیشی خۆتان کرد و بێ گوێدانە هیچ سانسۆرێکی حیزبی. بڵێ ئەمە مەهامی سەرەکیمان خزمەتی مناڵەکان بۆ بەڕاستی بەڵێ خۆی تەندروستانە بیر بکەیتەوە مناڵ چ پەیوەندێکی بە سیاسەتەوە نییە ڕاستە هیچ نابێت تۆ لەو تەمەنەکەمە سەری لێ بشێوێنی. ئێمە کە مەهامەکە یەکەم جار دامەزراوە بۆ خزمەتی مناڵەکان بووە زانیمانە فەراغێک هەیە چونکە لەم هەرێمە ئەگەر مەرام نەبێ گرنگی بە هیچ توێژێ نادرێت نەگەنج و نە مناڵیش چۆتە ئەو بوارەوە تەنانەت ئافرەتانیش. بەڵام ئێمە هەستمان بە ئەو وەرپرسیارەتیە کردووە ئەو دایکانە منکوبن جاری وایە کۆمەڵگەش هەرستەمیان لێەکە یعنی وان لێ ئەەکەن سەرڕای بارگریانەکەی خۆی و مناڵەکەی بارگرانێکی کەشی بۆ دروست دەکەن ڕۆن لەوە چێ زۆر ڕێگای لێ ببەستنەوە مەچۆ ئەوەیە ئەوەمەکە وامەکە ئەومەکە. ئێمە هەوڵمانداوە سیاسەتانە بووی نەڕۆین هەر خزمەتی ئەو دایک و مناڵانە بکەین. مامۆستا مەهاباد و مامۆستا پەرونیش ئاماژەی پێکرد کە کۆمەڵی دادگەری لە هەموو ڕوویەکەوە هاوکاریان بوون. ئایا ئەم هاوکاریکردنە بە شێوازێکی گشتگیر هاوکاری منداڵان و نوجوانان دەکات یاخود بە شێوازێکی لایەنگری ناوچەیەک و وەروەها شوێنێکە؟ خۆشبختانە ئێمە ئەوی ئەو شوێنەی دەستمان پێگەشتووە هەموو شار و شارچکەکانی کوردستانی گرتوتەوە حتا دەرەوەش چکە ئێمە مەڵبندشمان هەیە لە دەرەوەی هەرێم لە هەندەران هەر چینێک هەر ئۆرگانێک پێویستی بە ئێمە بۆ بەدەستی هاوکاری بۆ دروستکی بۆ درێژکەین زۆر بە گرنگی ئیشمان لەسەر کردووە و دەستمان پیان گەیشتەوە تا توانین خزمەتیان کەین نەگۆی گرنگی بین بە ناوچەیەک و ناوچێکی تر پەرامۆشکەین و ئیهمالیکەین. ئەمە وای کردووە کە ئەتوانم بڵێم الحەمدوللا خۆشبەختانە یەکێ لەو دەورە باڵایی کە بینراوە لە ڕووی ڕاگەاندن سۆشیال میدیاوە کە بینراوە کە الحەمدوللا دەستی هاوکاری ئێمە گەیشتۆتە چەند شوێن ئەوە شایەتی حاڵی ئەوەیە کە الحەمدوللا ئێمە کەم تەرخەیمان نەکردەوە پێ ئەتوانای کە پێمان گەیشت بێ دەنگی هەر کەسێکمان پێگەی بێ پێویستی بە هاوکاری لە ڕووی پەروەردەی و لە ڕووی مادیەوە بە ئێمە بوو بێ الحەمدوللا درەخیمان نەکردووە و پەیوەندی نەبووە بەوەی ناوچەیەک گرنگی پێبین و ناوچێکیش فەرامۆشکین. باش مامۆستا هاوکاری و هەروەها لایەنی پەروەردەی کۆمەڵی دادگەری تەنها چینێکی دیاریکراو لە منداڵ ئەگرێت بۆ منە تەنها بێ باوکانە یاخود چینی هەژارانیان دەوڵەمەندان ئەمە چۆن چۆنیە؟ الحەمدوللا ئێمە ئەتوانم بڵێم لە سەرەتای دروستبوونەوە گرنگیمان ناو بە تاک بە خێزان بە گەنج بە هەموو چون و چێژەکان لە ڕووی پەروەردەیەوە لە پێی ئەو پلان و پەیڕۆ پرۆگرامی کە خۆمان هەمانە ئێمە لە هەر ئەنجومەنێک و لە هەر ڕێکخراوێکە پلانمان هەیە پلان درێژخایانمان هەیە و کورخایانمان هەیە پلانمان هەیە بۆ ماوەی ساڵێ بۆ 6 مانگ بۆ کاتی پشوەکان بووە لە ڕێی ئەمەوە توانیمان الحەمدوللا گرنگی بە هەر هەمووی بدەین. یەکێ لەوانە بۆ نمونە پەروەردەی گەنجە لەگەڵ گەنجێتیە ئەو چی پێویستە چی ئەو ئەو لە قۆناغا چی گرنگە بۆ ئەو تاوکە متوانی گرنگ و احتیمامی پێ بدەین. خۆشبەختانە ئەتوانم بڵم بە نمونە شاری سلێمانیتان بۆ بێنمەوە بە نمونە ئێمە لە نزیکی 20 بۆ 21 ئەنجومەنە ناوەندی پەروەردەییمان هەیە دامەزراوەی پەروەردەیی بۆ نمونە کازی و هەواری شار سەروەری سەربەرزی چوارچراسێتوان ئەمانە هەمووی بەکرەجەوە هەمووی ناوەندی پەروەردەی تیا هەیە بۆ پەروەردەی تاک و مناڵ و گەنج و هەتا خێزانیش. یەکێ لەو ڕاهەندانی کە ئیشمان لەسەر کردووە بۆ نمونە گەنج قۆناغی چوونە زانکۆی
چۆن مامەڵە لەگەڵ ئەو دنیا تازە بکە کە ئەچێتە خۆناغی زانکۆ. یەکێتر لەو ڕاهەندانی کە بەڕاستی ئیشمان لەسەر کردووەکو خوشکان و وەکو چین و توێژی پەروەرد کە گرنگی پەروەردەیە گەنج کاچێتە قۆناغی هاوسەرگیریەوە. ئەو خۆناغە تازە چی پێویستە بۆ ئەم خێزانە تازە دروست بە چی پێویستە؟ ئێمە ئەلحەمدولیلا توانیمانە لە ڕووی پەروەردەوەی ئیشیان لەسەر بکەین. ئەتوانم بڵێم کۆمەڵێک خەڵکی باش ئەلحەمدولیلا لە ڕوانگەوە ئیسفادەی لە دەورات و خولەکانی ئێمە کردووە. ماوەسا پەروین حتمما لە ڕێگەی خێرخوازانەوە بۆ ئێوە هەر هاوکاریەکە شتێکتان پێشکەش کردبێت بە منداڵان ئیستیجابە وەرگرتنی ئەو خێزانانە چۆن چۆنیە بۆ ئێوە کاتێککە بەم چەشنە هاوکاریانەکەن یاخود موچەیەکیان بۆ بڕنەوە لەم کاتی لەوانەیە قەیرانی ئابووری زۆرجار کێشە ئاگوریانەیە کە تا چەند دڵخۆشن بەم جۆرە پرۆژانی ئێوە؟ بەڵێ ئەوان زۆر پێی دڵخۆشن. جاری وایە بڕاکە کەمە، جاری وایە زۆریشە، هەر بەکەمەکەش هەر زۆر دڵخۆشن، زۆرەکەش تەبان هەر پێی دڵخۆشن. جگە لەوەی کە پاڵپشتێکی دارایە بۆ ئەوان سەربەرزانش وەریەگرن. وەکەوە نییە بڵین جاری وا هەیە خێرخواز لەوە جێ وازکان منە تێکە یا ئەیناسێت یان لە ینی بەرچاوی هین بێت بۆی کە ئەو خێرخوازە ببینێ شەرم بکە. بەس لای ئێمە وانە خێرخوازەکە نابینێ وەکو فەرمانگەیە یەت موچەی خۆی وەرەگرێ و ئەڕات و بە دڵی خۆی بەکارهێنێ. لایەنێکی کەچی ئەوەیە کە دەستگاکە ئێمە بە ماڵی خۆی زانێ ئەڵێ هیچی ژین نەبێەوە دەمێکە نهاتوو بە هەر بم سەرێکتان لێبم لە ڕووی دەرونیەوە هینە بن دایکەکان هەمە ناڵەکان وەکو پاڵپشتێکی دەرونی وایە بۆیان ناقی خوان هەڵە ڕێژن خەفەت و کێشەی خوان هەڵە ڕێژن ئێرتمانەیە محامیمانەیە چە بەدەم کێشەکانیانەوە پێویستیان بە هەرچی وێ ڕێنمایی شەرعیمان هەیە کە پرسیارێکی شەرعیان بێ ڕەنگە جاری وایڵێ پورزاکەم ئەو پرسیارەی هەیە ینی ئەم ئافرەتە حەزەکە ڕۆڵێکی هەیە ئەڵێ من لەو شوێنەم هەموو شتێکە زانن یعنی زۆر ئێمە بە پاڵپشتێکی گەوری خۆیان نەزانن جگە لە بەعدە دارایەکەش. ئێوە هیچ کات گرنگیتان بەوە نەیەوە بۆ ئەندامانی خۆتان و خێزانانی خۆتان لە ئەندام لە کۆمەڵی دادگەری بەسەریان بکەنیان گشتگیرە وەڵام ێزانە بەزەر حەزەکەم جەنابە ڕوونێکی ئێمە بە هەموو شێوەیەک پاڵپشتیانەکەین بزانین چ فەراغێکیان هەیە سەردانیانەکەین بەس بۆ ئەندامانی خۆتان نییە یان بۆ هەموو خەڵکە نا مشتەکەمان ئامە چکەمە ڕیکلامی بۆەکەین هەم خێرخوازەکە هەم سوودمەندەکانیش خەڵکی ئامە کەمێکیش وەڵایی وا بڵێم سۆمای جوان زۆر کەمی خەڵکی کۆمەڵتیایە. مامۆستا پەروین ئایا ئەو هاوکاریانی کە ئێوە هەتانەتەن هەمووچی مانگانەیە خود لە کاتی جژنەکاندا کاتی ڕەمەزانە کاتی مەکتەبیان هەر بابەتێکی دیکە ئێوە هاوکاری پێشکەش بە منداڵانی بە باوک دەکەن؟ ئێمە ئەو مناڵانی کە کەفالەت کراون مانگانە موچەوەرەگرن لەگەڵەوەشە لە بۆنەکانە هەموو پێداویستیەکانیان بۆ دابی نەکرێ کاتی قوتابخانە بێ ڕەمەزانان بێ جژنەکان بێ ئیتر جلوبەرێک بێ بەو شێوەیە سوودمەند دەبن. مناڵیشمان هەیە کەفالەت نەکراون جارێک کە فیلیانمە نەدۆزراوەتەوە ئەوانەش هەر بێبەشیان ناکەین لە بۆنەکانە هاوکاریانەکەین و بێگومان لە خولەکانیشە هەموو بەشدارە بن خولیان بۆ ئەەکەینەوە جاری واسێ مانگەخایەنێ ئەو مناڵە جگە لەوەی 1,000 لەم پارەیە سەڵب ناکە لەگەڵ یا پارەش وەرەگرێ خزمەتەکرێ خواردنی بۆ دابی نەکرێ جاری وایە بەیانی تا ئێوارە لەوێن یعنی حەز ناگەن بڕۆنەوە شێوەیە. دادا محەممەد ئەو کەلێنە پەروەردەیی کە بوونی هەبێت لە کۆمەلگای ئێمەیە یاخوب بزانن چ شتێک زەرورە ئێستا بۆ منداڵ بۆ نەوجەوانان تەنانەت بۆ خێزانەکانیش ئاماژەت پێکرد ئەوە چۆن ئاماژەی پێکەن تا چەند گرنگی پێ ئەدەن کە پێویستە لە کۆمەلگادا بگەێنێتە خێزانەکان؟ کەردانیار ئێمە بە پێی سەردەم هەر بابەتێک پێویستی بوو بێت ئەلحەمدولیلا توانیمانە تشکی
تەواوی خینە سەر بە تایبەت لە ئێستا کە خۆتانەزان سوۆشیال میدیا زۆر کاریگەری هەیە نەک لەسەر گەورە بگرە مناڵێکێکترە لەو چین و توێژانەی کە بەڕاستی کاریگەری زۆری لەسەر داناوە مناڵ هەیە تا 3 شەو ینی حتا لە قوتابخانەکانە تەلەبا بووە خەوی هاتووە کاتێکە لێ پرسیتۆ مامۆستا بۆ ڕۆڵێکیان بۆ ئەوە خەودیە وڵام مامۆستا تا سەعات 3 شەو من بەدیار مۆبایلەوە ئێمە هاتوین لە ڕێگەی خول و دەوراتەوە سلبیات و خراپی بەکارهێنانی ئەم بابەت ئەلکترۆنیانەمان پێوتون چۆن بتوانن کاتی بۆ تەرخانکەن حتا لە کۆبوونەوەی دایکانە باوکانە ئاماژەمان بۆ کردووە گرنگی بەمە بدرێ تاوەکو مناڵ لەم ڕوانگەوە زەرری و زیانی پێنەگا ئەمە یەکێکە لەو گرفتانی کە بەڕاستی ئێستا ئەزانین کە گرفتە بۆ منداڵ ئەگەر ئێمە ئیشی لەسەر نەکەین خەمی لێ نەخۆین دڵنیام مناڵ عنی وای لێ هاتووە پشتگوێ ئەخرێ یەکێتە لەو گرفتانە بەڕاستی زۆر کارکردنی دایکان و باوکانە کە بەڕاستی ئەمەش فراغە دروستەکە بۆ منداڵ ئەگەر لە ڕێگەی ئەم ڕێکخراوە خەمخۆر و دڵسۆزانەوە نەبێت بەڕاستی فەرامۆشێکی تەواو لە ڕووی پەروەردەیەوە بۆ مناڵ دروست دەبێت بۆ ئێمە هەستمان کردووە لە چی بڕوانگەیەکەوە کلێنێک هەبێت بۆ ئەوەی زەربە لە پەروەردەی دروستی مناڵ بدات قۆناغی پێگەیشتنی مناڵ بدات الحەمدولیلا توانیمانە ئیشی لەسەر بکەین ئێمە یەکشت هەیە ئاماژەی پێ بکەم بەڕاستی ئێمە هەر نەوەستاوین بە تەنها چی ئەو چین و توێژانەی کە هێنە لای ئێمە بۆ نمونە ئێمە بە ناوبیهێن مامۆستا بەدرێمان ماوەی 6 مانگ هەر لە چاکسازی گەوڕانی سلێمانی کە سمینارات و محازەڕاتی وتۆتەوە بۆ ئەوانی کە لە سژنەکانە بوون ئێمە الحەمدوللا خۆشبەختانە لە ئێزال تا ئێستش خۆڵ و سمیناراتمان هەیە بۆ ژنان و گەوران و مناڵان لە چاکسازیەکانی سلێمانانی ڕووی بۆ هۆشیاریکردنی ئەو بەندیانەی کە لەوێن یعنی ئێمە هەر تەنها نەوەستاینێتەوە بۆی کە ناوخۆی خۆمان و شوێنانەی دەستمان پێگا هەر شوێنێک بتوانی بێتمان دەستمان پێ بگە پرۆژەمان تەقدیم کردو بۆی زۆرترین خەڵک سودمەند بێت لە ڕووی پەروەردەیەوە لە ڕۆژناجێ ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەممان کردووە چکاوەتە ئێمە ئەگەر بین بچینەوە سەر خزمەتی قورئانی پیرۆز خوای پەروەردگارە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة ئەمما کردووەتە دروشمێک بۆ ئەوی بتوانین زۆرترین خەڵک سودمەند بێ لێمان لە ڕێگەی پێغەمبەر پیرۆزی ئیسلامەوە کە قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەست خۆش بێ خوددادەوە ئەیبینین لە کاتی زۆر جار کە موچەیەکە دەنە منداڵانی بێباو مامۆسایەکی ئاینیان کەسێک هەندێک جار وتارێک پێشکەش بە دایکەکانەکات ئەمە بۆ چییە بۆ ئەمە لەگەڵ ئەوەشا پەیامێکی پەروەردەی ئەگەێنن لەگەڵ موچەکەیان بە دەرفەتی ئەزانین کە ئەو خوشکار هاتۆتە دەرەوە بە ئیسفادەیەکیش بکە هەم لە ڕووی ئاینیەوە هەم لە ڕووی دەرونی و تەندروستیشەوە هەم لە ڕووی پەروەردەییشەوە بتوانێت تەعامل بکە لەگەڵ مناڵەکەیە شێوازی نەبێ ئێمە هەموو موچە وەرگرتنێک یان سیمینارە یان خێوەتگەیە یان وتارێک بەبێ هیچ مەوعیزەیەک نانێرینەوە خۆشیان حەزیان لێتی تەنانەت جەجاری وا بۆ پێشبڕکێمان بۆ کردوون کە پێشبڕکێمان بۆ کردوون ئەو دایکانی کە تۆزە خوێنەواریان هەیە و تااقەتیان لە شتەکە هەیە حەزیان لێە ساڵانە 2-3 دەرفەتیوان هەیە لە زۆربەی شارەکان ئەنجامێن خەڵاتیان پێدەین زۆر دڵیان پێخۆشە چەنانەت چەندی دایکمان نردووە بۆ گەشتی عومرە یعنی وتێتی خەویشم پێوە نەبینیوە چونکە لەوە چێ لە ماڵەوە یان لە کەسوکاری بڵێن تۆ ئەوت بۆ چییە یان تۆ کاتی ئەوەت نییە تۆ ئاگاو لە مناڵەکانە بێت تۆ هاوسەرە نەماوە تۆ خەڵق قسە لە سەرەکە بەسکەیتە لای ئێماڵێن ئێمە ئەیبین کەس قسە ناکەیانی یعنی مامۆستا پەروین ئێوە جگەل لە ئەوەی کە گرنگی بە منداڵەکان دەدەن لەگەڵشدا گرنگی بە دایکانیش ئەدەن و خوڵ و وەروەها چالاکیشتان بۆ ئەوانیش هەیە ئێمە لەبەرەوەی خوشکانی ئەگەر دایکەکە باش بوو مناڵەکەش باشە گرنگ دایکەکە زیاتر گرنگە ئەو نەڵێ دایک پەروەردەکە جیلێکە پەروەردەکردووە دایکەکان زۆر پێویستیان بە پاڵپشتیە مامۆستا مەهابەت پرۆژەی داهاتووتان لە کۆمەڵی دادگەری بۆ منداڵان چییە و وەروەها کاری نوێتان چیە بۆ ئەوی خزمەت بە منداڵان بکەن و هاوکاری منداڵان بکەن
الحمدلله ئێمە توان بڵم بەردەوامین لە خزمەتکردن بۆ مناڵان وێستا حالێن وا پشووی هاوینە پێش ئەوەی پشوو دەست پێ بکە ئێمە هەر زوو لە سەرجەم ئەو ئەنجومەنانی کە هەمانە لە ئەو بەرەگایانەی لەقانی کە هەمانە ڕکلام و بابەتی خولمان داناوە بۆی ئەوە زۆرترین بتوانین خزمەت بە مناڵان بکەینەوە مناڵانی کە لای ئێمە ناو ئەنووسین سودمەند بن لەو دەورە خولانەی کە ئێمە مانگانە و ساڵانە و لە پشۆکانە ئەیکەینەوانێ بەردەوامین بەپێی ئەو پێداویستی کە مناڵ هەیەی یا گەنجەتی ینی بە هەموو چین جۆژەکانی گرتوۆ خزمەتی ئێمە الحەمدولیلا بەڵام بەتایبەت پرسیارەکەی بەڕێستان لەسەر مناڵانە ئێمە پێش ئەوی پشوو دەست پێ بکە ڕکلامی داوامان هەبووە لە سەرجەم ئەنجومەنەکانمانە لە سەرجەم لەقەکانمانە بۆ ئەوەی زۆرتری مناڵ توان لە ڕێگەی ئێمە سودمەند بن و ناو تۆمارکەن تاوەکو سودمەند بن لە خولەکانی هاوینە. بەڕێمەکەینە دو پرسیار خێرخوازان تا چەند گرنگە ینی زیاتر بەدەم ئێوە بێن وەگاماژت پێکرد ئێستا منداڵی بێباوگەیە پێویستی بە کەسێکە کەفاەتی بکات و بتوانێت موچێ شتێکی پێ بدرێمە تا چەند گرنگە زیاتر لەگەڵ ئێوەی بەڕێزدا بێ. وەڵاهی گرنگێکی زۆری هەیە تا خێرخواز بەردەوام بێ ئێمەش بەردەوامە بین پرۆژەکان گەورەترە بێ بێگومان مناڵی زۆریشمان لایە کەفاالە نەکراوە داوا لە خێرخوازانەکەی هاوکارمان بن ئێمە دەستێکی ئەمینین زۆر دڵنیا بن دەستێکی ئەمینین و هیچ شتێک لەوینە لەو هاوکاریانەکەم ناکە ئێمە بەردەوام ئەشیخەینە سەری ینی بە خۆمان ڕەوا نابینین تەنانەت زەرفێکیش لەو پارەی ئەوان هین بکەین ئەوە هەموو ئەرکەکانەکەین سەرجانی خۆمانی خەرجەکان تەنها ڕاستەخۆ هاوکاریەکەیان ئەگا بە مناڵەکە. سپاس بۆ پەروین نەجمەدین بەرپرسی دەستگای خێرخوازی سۆمای چاوان و مەهاباد عەبدول ئەندامی ڕێکخراوی خوشکانی کوردستان سپاسانەکەن لەگەڵمانەوە.